ولا يأتونك بمثل إلا جئناك بالحق وأحسن تفسيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، صلى الله وسلم على رسوله الأمين وعلى آله وصحبه أجمعين. برا خوشویستەکانم، السلام عليكم ورحمة الله وبركاته. داواکەم لە خوای پەروەردگار ڕۆژ و تاعەتی هەموو لایەشی قبول کرد بێت و مانگی ڕەمەزان بکاتە مای خێر و بەرەکەت بۆ هەموو لایەک. گرنگە بەڕاستی گرنگی بدەین بە قورئان و کەلامەکەی خوای پەروەردگار، بە تایبەت ئەو سوورەتانەی کەوا کاتێک بە زۆری ئیمامەکان لە بەرنوێژی دەیخوێننەوە بۆ ئەوەی موسڵمانان ئاگایان لە سوورەتەکان بێ و لە ئاەتەکان بێت، بەڵکو سوود و کەڵکی لێوەربگرن. چونکە زۆر جار بە تایبەت ئێمەی کورد زمان کاتێ قورئانە خوێنینەوە کە لی تێناگەین وەکو پێویست ئیستیفادەی لێ ناکەین، بەڵێ ئەجرمان هەیە ئینشاءالله، بەڵام گرنگە تەفسیرەکەی لێکدانەوەمان و شیکاری ئاەتەکان و سوورەتەکان ئاگامان لێی بێت بۆ ئەوەی سوودی هەبێ بۆ خۆشمان و بۆ دەوروبەرمان و بۆ کۆمەڵگاکەشمان. ئەوەی لە خزمەتانە لەم مانگە پیرۆزە دەمەوێت باسی بکەم تەفسیری سوورەتی یاخود سوورەتەکانی جوزئی تەبارەک. جوزئی تەبارەک کە جوزئی 29ە لە قورئانی پیرۆز، هەموو سوورەتەکانی مەککیە کە پێک هاتووە لە 11 سوورەت، هەموو سوورەتەکانی مەککیە. هەندێک لە زانایان فەرموویانە جگە لە سوورەتی ئینسان نەبێت کە مەدەنیە، کە ئەمەش خلافێ لە بینی زانایان ئاخود مەککیە مەدەنیە، بەڵام قەولی ڕاجح ئەوەیە کە مەککیە ئینشاءالله. جوزئی تەبارەک دەستی پێ دەکەین بە پشتیوانی خوای پەروەردگار سەرەتا لە سوورەتی المولک. سوورەتی مولک یان سوورەتی تەبارەکی پێوترێ، یاخود پێوترێ سوورەت المانعە. ئەو سوورەتەیە کەوا دەبێتە ڕێگر و مانع لەوەی کە خوای پەروەردگار سزات بدات. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: إن سورة في القرآن 30 آية. دەفەرمێ سوورەتێک هەیە لە قورئانی پیرۆز بریتیە لە 30 آية. شفعت لرجل حتى غفر غفر له وهي تبارك الذي بيده الملك. رواه الترمذي وابو داود. دەفەرمێ سوورەتێک هەیە لە قورئانی پیرۆز بریتیە لە 30 آية. شەفاعەت و تکای کرد بۆ پیاوێک بۆ ئەوەی خوای پەروەردگار ڕزگاری کا لە عەزابی قەبر، هەتاکو خوای پەروەردگار شەفاعەتەکەی قبول کرد و ئەو پیاوە ڕزگاری بوو. کەواتە خوێندنەوەی سوورەتی المولک تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير منجیە، خاوەنەکەی دەپارێزێت لە عەزابی قەبر. چی کات بخوێندرێت؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەر لەوەی بخەوتایە شەوان دەیخوێندەوە، سوورەتی مولکی دەخوێنە و سوورەتی سەجدەی ئەخوێنە، ئەم دوو سوورەتەی ئەخوێنە ئەو جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەخەوت. کەواتە هەوڵ دێن گرنگی بەم سوورەتە بدەین و بیخوێنینەوە، بەڵام هەر خوێندنەوە کیفایەت نییە براکانم بۆ ئەوەی ڕزگارمان بێ لە عەزابی قەبر و لە خەشن و غەضەبی وەقینی خوای پەروەردگار، بەڵکو دەبێت تێبگەین ئاەتەکانی ئەم سوورەتە واتاکەی چییە، معناکەی چییە، بۆ ئەوەی تەطبیقی کەین ئەحکامەکانی، کە بێگومان کەلامی خوای پەروەردگار ومن أصدق من الله قيلا ومن أصدق من الله حديثا. هیچ وتەیەک هیچ قەولێک وەکو قەولی خوای پەروەردگار نییە. ئەوەی کە لەناو قورئانە هەیە وتمت كلمة ربك صدقا وعدلا. كلماتی خوای پەروەردگار هەمووی صدقە، هەمووی ڕاستن، درۆی تێدا نییە و عەدلشن.
ئەحکامەکانیشی عەدلە، خەبەرەکانیشی ڕاستە. کەواتە ئەم خەبەرەکانی ڕاستە دەبێ بیخوێنینەوە و بزانین خوای پەروەردگار چیمان بۆ باسەکات لەم سوورەتانە، وەروەها تێبگەین ئەحکامەکانی خوای پەروەردگار لەم چەند سوورەتانەی خوای گەورە یارمەتی دەرمان بێ لە مانگی ڕەمەزان بتوانین تەفسیری کەین بۆی ئەحکامەکانی جێبەجێ بکەین. چونکە ناکرێ بەڕاستی ئێمە هەر قورئان بخوێنینەوە و تەطبیقی نەکەین. سەحابە وا نەبوونە براکانم. سەحابە ڕەزای خوای پەروەردگاریان لێبێ دەفەرموون ئێمە 10 ئایەتمان دەخوێندەوە، لەبەرمانە کرد ناچووینە سەر 10 ئایەتی تر هەتاکو تەطبیقمان نەکردایە، بە عەمەلی تەطبیقیان نەکرد. حاڵیان وا بوو بۆیە بەرز بوونەوە. بەڵام بەخلافی ئێمە خوێندنەوەمان زۆرە و گوێگرتنمانش هەیە. فەرموو ئەو هەموو خوتبە و وتار و مەوعیظە و ڕاگەیاندن وتارێ زۆر هەیە، قسەی باش زۆر هەیە، بەڵام چەندێک لە مسلمانان تەطبیقی دەکەن لە خۆیدا، لە کەسوکاری، لە منداڵی، لە خێزانی. بۆیە پێویستمان بە قەول و عەمەلە. لیمە تەقولون ما لا تفعلون. گرنگە بەڕاستی بە فعل کردداری پێ بکەین. خوای پەروەردگارە فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير. تبارك مفسر إمام سعدي رحمه الله دفرمي أي تعاظم تعالى وكثر خيره وعم إحسانه. واتخوي پەروەردگار زۆر گەورەیە، زۆر مەزنە. خوای پەروەردگار ئەلێرەوە بیناسە. کەواتە خوای گەورە چۆنی بناسین؟ خوای پەروەردگار کێیە؟ ئەڵڵاه کێیە؟ تەبارەک لە بەڕەکەتەوە هاتە. واتە پەروەردگارت بناسە کە چییە؟ گەورەیە، مەزنە، عەظیمە، خێرێکی زۆری هەیە، ئیحسان و جود و چاکێکی زۆر لەگەڵ تۆ کردووە ئەی ئینسان. خوای پەروەردگار گەورە و مەزنە لە صیفاتی، لە کردداری، لە دەسەڵاتشی. خوای پەروەردگار زۆر عەظیم و مەزنە. تبارك الذي بيده الملك. ئەو خوایە بیناسە بۆیە بیپەرستە کە بيده الملك. کەسێک شیاوە کە تعظیم بکرێ، کە بۆی زەلیل بیت و ملکەش بی بۆ فەرمانەکانی و بیپەرستیت کە بيده ملك. ئەو خوایەکەوە هەموو شتێکی بەدەستە. ملک بە مطلقی ئەلیف لامش هاتەتە سەری. کەواتە خوای پەروەردگار هەر مڵکی ئاسمان و زەوی نییە، بەڵکو مڵکی دنیا و دوا ڕۆژشە، مڵکی ئینسانەکانشە، مڵکی جنۆکەشە، فریشتەکانە، هەموو جیهانیان. تبارك الذي بيده الملك. ئەوەی کەوا مڵکێکی مطلقی هەیە ئەو شایستەیە کەوا تعظیم بکرێت، کە بە گەورە دابنرێت، کە بیپەرستین و هاواری بۆ بکەین و عیبادەتەکانمانی بۆ سەرف بکەین. الذي بيده الملك وهو على كل شيء قدير. ئەو خوایی کەوا تعظیم ئەکرێت، کەوا دەسەڵات و توانای هەیە بەسەر هەموو شتێکە. کەواتە ئەم دوانە گرنگە براکانم. خەڵکانێک هەیە مڵکیان هەیە، دەسەڵاتیان هەیە، بەڵام بێتوانان. ئەمەش بەڕاستی کەمی و نەقسە. ئینسان ئەم دوو صیفەتەی تیا بوو هەر کەسێک ئەوە صیفەتی کەمالە بەڕاستی. ئەمە بەس لە خوایە هەیە بینین. ئەفەرمێ بيده الملك وهو على كل شيء قدير. کابرا سێرەکەی مولکدارە، دەوڵەمەندە، غەنیە، بەڵام سێرەکەی بێتوانە و بێدەسەڵاتە. شکاتێکی لێ بکرێ ناتوانێ و شکاتە ڕەتدات. بەڵام ئینسان دەبێ وریابێت ئەو مڵک و سامانی کە لاتە هەمووی مڵکی خوای پەروەردگارە. ماڵ، سامان، ئەوەی هەتە لە دنیا هەمووی مڵکی خوایە. بيده الملك. ئەو خوایەشەکەوە على كل شيء قدير. دەسەڵات و توانای بەسەر هەموو شتێکە هەیە. دەوڵەمەندەکە، فەقیرشتەکە، خافضة رافعة، لەش ساختەکە، نەخۆششتەکە. ئەوە خوای پەروەردگارە. الذي بيده الملك وهو على كل شيء قدير. دەسەڵات و توانای بەسەر هەموو شتێکە ئەشکێتەوە.
بەڵام ئایا ئێمە ئینسان واین؟ نەخێوانین. ئێمە موڵکی مطلقمان نییە. ئەگەر موڵکمانشە بێت، دەسەڵاتمانشە بێت، جوزئیە. سەرۆک وڵات لە وڵاتی خۆی دەسەڵاتی ئەڕوات، لە مەملەکەتی خۆی، بەڵام کە چۆ وڵاتێتر حیسابی هاوڵاتیەکی بۆکەن. بەڵام خوای پەروەردگار هەرچی مەملەکەتی سەر زەوی هەیە موڵکی خوایە. بۆیە ئێمە کاتێک قورئانە خوێنینەوە دەڵێن مالکی یوم الدین وفي قراءة ملکی یوم الدین. خوای گەورە هەم مالیکە هەم مەلیکشە. مالکی یوم الدین واتە خاوەنی ڕۆژی دوایی، ڕۆژی پاداشت و جەزا. کێ؟ ئەڵڵایە. ئەی مەلیک، مەلیک واتە پادشا، الآمر والناهی. خوای پەروەردگار لەگەڵ ئەوەی کەوا خاوەنی هەموو موڵک و خاوەنی ئێمەشە، خاوەنی ئەرز و ئاسمان و دنیا و دوا ڕۆژە، لەگەڵ ئەوەشە مەلیکشە، واتە ئەمرەکە، فەرمانی هەیە. کۆمەڵی شت حرامەکات، پێت دەڵێ ئەمە حرامە، ئەوە حەڵاڵە. ئەو جاسێر کە مولحیدەکان و بێدینەکان بڵێ باشە ئێمە دینی ئیسلام حەقی چییە دێتە ناو بازاڕەوە، ئەوە مەکەن، ئەوە بکەن، ئەوە حەڵاڵە، ئەوە حرامە. ئەوە خوای پەروەردگار ئەمری کردووە کە مەلیکە. مەلیکش ئامر و ناهیە. دەسەڵاتداری وڵات، سەرۆک وڵات ئامر و ناهیە، کەواتە پاداش دەداتە و عیقابش دەدات. ئەی خوای پەروەردگار خاوەنی ئەرز و ئاسمان، موڵکی هەمووی دنیا و دواڕۆژین خوایە، مالکی یوم الدین. یعنی بۆی نییە ئەمر و نەهی بکات. بارە والله ئێمە لەژێر ئەحکام و سوڵتانی خوای پەروەردگار کە الذي على كل شيء قدير. خوای پەروەردگار دەسەڵات و توانای بەسەر هەموو شتێکا هەیە، هەموو شتێک. هەرچەندە بەقووت بی لە دنیا، خوای گەورە لە تۆ باڵا دەستتر و بەقووترە. وإنه أهلك عادا الأولى وثمود فما أبقى وقوم نوح من قبل إنهم كانوا هم أظلم وأطغى. قوم فرعون، قوم ثمود، قوم عاد ينحتون من الجبال بيوتا آمنين فارهين. لسرد شياكان شاخي برز برز خانويانا كرت أو اندب قوة بهيزبون. وقالوا من أشد منا قوة أولم يروا أن الله الذي خلقهم هو أشد منهم قوة وكانوا بآياتنا يجحدون. بەڵام ئەوان ئاەتەکانی خوای پەروەردگاریان بە درۆ خستەوە، ئینکاریانە کرد، نکۆڵیان لێ کرد. کەواتە تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير. وەرە زیاتر خوای گەورە بناسە. الذي خلق الموت والحياة. ئەو پەروەردگاری کەوا هەموو مڵک و دەسەڵاتێکی هەیە و خاوەنی هەموو شتێکە و دەسەڵاتی بەسەر هەموو شتێکە ئەشکێتەوە. الذي خلق الموت والحياة. پەروەردگارتان ژیان و مردنی ئێوەش بەدەست ئەڵڵایە. ژیان و مردنی تۆ بەدەست مەخلوقێکی زەعیف و لاواز نییە کە لێ بترسیت. ژیانی من، مردنی من بەدەست خوای پەروەردگارە. الذي خلق الموت والحياة. بۆچی؟ ئایا ئێمە بە خۆڕایی دروست کراوین؟ خوای پەروەردگار ئەم ژیانی پێماندا. خوای عەزە وەجەل کاتێک ئێمە لە دنیادا 50 ساڵ 60 ساڵە ژین، دوایی ئەمرین، ئایا ئەمە سوودایە؟ لە خۆڕاییە؟ پاداش نییە؟ عیقاب نییە؟ بێگومان حکمەتێک هەیە. ستەجار وایە مناڵێک لە ماڵەوە لەعابەیەکی بەرێت، بۆ نمونە بەو لەعابەیە خانوویە دروست دەکات، چەندێ پێی ماندووە بێ، دوای لێدا و ئەیشکێنێت و بەرێداتەوە. ئایا خوای پەروەردگار ئاسمانی دروست کرد، 7 سەماوات طیباقا، و 7 طەبەقەی زەویشی دروست کرد، و ئێمەی مرۆڤی دروست کردووە، جنۆکەی دروست کردووە، فریشتەکانی دروست کردووە، جان لە بەران و بێجانەکان. ئایا هەمووی لە خۆڕایی دروست کراوە؟ بە عەبەث دروست کراوە؟ هیچ حکمەتێک و هەدەفێک نییە لە پشت ئەم مەخلوقاتانی خوای پەروەردگار؟ بێگومان هەیە. خوای پەروەردگار پێمان دەڵێ، پێمان ڕادەگەیەنێ، دەفەرمێ الذي خلق الموت والحياة. خوای گەورە بۆیە ژیانی پێداوە و لە پاشاندا
دەمریت و دەگەڕێتەوە بەلای خوای پەروەردگار ئینا لیلا و ئینا ئیلەیهی ڕاجعون لیەبلووەکم خوای پەروەردگار لیەختەبیڕەکم اختیبارمانەکات ئێمەی مرۆڤ لە دنیا لە اختیبار و تاقیکردنەوە داین خوای گەورە ئینسان تاقیەکاتەوە کەواتە خوای پەروەردگار ئەسئیلەی بۆت ناردووە پرسیارەکان کەشفن و لەگەڵ ئەوەیە پێغەمبەرێکی بۆت ڕەوانە کردووە و کتێبێکشی بۆت داگردووە ئەو کتێبێ بۆت ناردووە پێغەمبەرانی بۆت ڕەوانە کردووە و پرسیارەکانش کەشفن واضحە خوای گەورە هەموو شتێکی ڕوون کردوتەوە ما فەڕەتنا فی الکتاب من شەیء ئەی بۆ ئەی تۆی مرۆڤ لەو اختیبار و لەو ئیمتیحانە نەتیجە سێرەکەی ڕاستە و ساقیتە بیت کەواتە ئێمە لە اختیبار و لە تاقیکردنەوە داین نابینی لە مانگی ڕەمەزانی پیرۆز بۆ خوای پەروەردگار مانگێک 30 ڕۆژ 29 ڕۆژ ئێمە خۆمان توینی و برسیەکەین بۆ خوا بۆ ئەمە تاقیکردنەوەیە بزانم کێ بۆڵە بۆڵەکات بزانم کێ سەبرەگرێت بزانم کێ ئاخ و ئۆفەکا و داد و ناڵەی بەرزە بێتەوە بۆ لای خوا بزانم کێ ئینکاریەکات کێ سەبرەگرێ بە ڕۆژوو دەبێ خۆی تونی و برسیەکا لە پێناوخوا بۆ چونکە خوای گەورە فەرموویەتی کوتیبە عەلەیکوم الصیام دەیوەرە تەطبیقیکە ئینسانی باوەڕدار دەڵێ سەمعا وەطاعە بەڵام ئینسانی بێ باوەڕ منافق دەڵێن سەمیعنا وعەسەینا بەڵکو بگرە هەندێکیانەیە هەر گوێژ ڕاناگرن کەواتە الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهتا خوای پەروەردگار ئێمە تاقیەکاتەوە کاممان کردەوەی باشەکەین دیقەتدەن نەیوت ئەکثەر عەمەلا باسی کردەوە زۆری ناکات خوای گەورە کردەوەی زۆری لێ ئێمە ناوێت أحب الأعمال إلى الله أدومها وإن قل پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام خۆشەویستترین کردەوە لای خوای پەروەردگار ئەو کردەوانە پەسەنە ئەدومها وإن قل بەردەوام بە ئەگە کەمش بوو یعنی ئەگە کەسێک هەموو شەوێک هەڵبسێت دوو ڕکات نوێژ بکات یاخود 3 ڕکات ویتر بکات زۆر خێرتر و باشتر لەو کەسەی لە ساڵێکە شەوێک هەڵەسێت یان دوو شەو هەڵەسێت یان لە مانگێکە جارێک شەو نوێژەکات ئەدومها وإن قل فەرمووی ئەحسن عەمەلا ئەکثەر عەمەلای ناوێت لێمان خوای پەروەردگار کەواتە ئەو کردەوەی مەقبولە لای خوای گەورە کە ئەحسن بێت ئەی ئەحسن چییە لەوانەیە کەسێک پرسیار بکە فوضەیلی کوڕی عیاضە فەرمێ ڕەحمەتی خوای گەورەی لێبێ بۆی بزانن ئەحسن عەمەلا دەبێت دوو شەرطی تیا بێت ئەخلەصه وأصوبه إخلاص صواب يساوي أحسن أو معناه أحسن عملا چی کاتێک کردەوەکەت ئەحسن عەمەلا لە هەموو قورئان وشەی ئەحسن عەمەلات بیست یان خوێنتەوە ئەوە بزانە ئەم دوو خاڵەت لێداواکات دەبێ ئیخلاست هەبێ لە کردەوەکەت ئەگەر ئیخلاست نەبێ لەو عیبادەتە خوای گەورە قبوڵی نییە لێ دووەرناگرێت بە کردەوەش هەژمار ناکرێت وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين خوای گەورە نەیوت بەس عیبادەت کەن چۆنتانەوێ بیکەن نە بە ئیخلاسی خوای گەورە لێمان داواکات کەواتە ئەگەر دڵسۆز نەبین بە خاڵسی بۆ خوا نەیکەین خوای گەورە لێمانی وەرناگرێت پێی ناوترێ ئەحسن عەمەلا ئەحسن عەمەلا دەبێ ئیخلاسی تا بێت بە ڕۆژووی دەبێ بۆ خوات بێت مەبەستت ڕیا نەبێت سەدەقە و خێرەکەی زەکات دەرەکەی مەبەستت خوا بێت خزمەتی مزگەوتەکەی مەبەستت خوا بێت خزمەتی خەڵکەکەی مەبەستت خوا بێت حەت چیەکت کرد هەنگاوێکت نا ئاگاداری نیەتەکەت بە چونکە خوای پەروەردگار لەسەر نیەتەکەت محاسەبەتەکە ئینەمە الأعمال بالنیات هەموو مەداری هەموو کردەوەیەک لەسەر نیەتی خاوەنەکەی وەستاوە کە چاک بوو خوای گەورە قبوڵیەکات کە خراپش بوو خوای گەورە ڕەتێکاتەوە چی کاتێک خراپە کە ئیخلاسی تیا نەبوو خاڵی دووەم کە سەواب نەبوو واتە کە ڕاست نەبوو کردەوەکەت سەواب ئەوەیە کەوا لەسەر سونەتی ڕەسوڵ الله بێ صلی الله عليه وسلم کەواتە هەر کردەوەیەکمان کرد هەر تاعەتێک هەر عیبادەتێک دەبێ ئیخلاسی تێدا دەبێت
دەبێ ئیخلاسی تێدا بێ پاشانەکە دەبێت سەوابش بێ واتە بە جۆرەی سنەتی ڕەسوڵ الله بێ صلی الله عليه وسلم ئەو کاتە ئەحسەن و عەمەلایە ئەو کاتە خوای پەروەردگار لێمانی وەرەگرێت واللهی ئەگەر بێت و ئیخلاسمان نەبێت ئیخلاسش بە تەنها کیفایەت نییە خەڵکێکەی ئیخلاسی هەیە بەڵام سێرەکەی بە جۆرەی سنەت عیبادەت ناکات بە جۆرەی طریقەت و ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم طاعەت ناکات سێرەکەی زیادە دێنێتە ناو دین بیدعە دێنێتە ناو دینەوە بە کەیفی خۆی کردەواکات عیبادەتی وا هەیە خوای گەورە بە ڕۆژ ئەمری کردو ئەو بەعکسەوە بە پێچەوانەوە بە شەوەی کاڵێ قەی چێکە خوای پەروەردگار کۆمەڵی عیبادەتی داناوە بۆ نمونە لە عەدەد و لە ژمارە نیمەڕوان 4 ڕکاتە تۆ بێ بیکەیتە 6 ڕکات بانگ بە ئەڵڵاهو ئەکبەر دەست پێکە و بە لا ئیلاهە ئیلڵەڵڵاه کۆتایی دێ تۆ بێی لە دواییە 3 سەڵاواتش بدەیتە سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم الفاتحاشی بۆ زیاد کەیت ئەمانە زیادەیە لە دینە خوای گەورە قبوڵی نییە ئەم شتانە چی بیدعەی ئیعتیقادی بێت چی بیدعەی عەمەلی و کرداری بێت کەواتە لیەبلووەکم ئەیوکم ئەحسەن عەمەلا ئێمە لە ئیختیبارین بزانم کاممان ئەحسەن عەمەلەمان هەیە کاممان ئیخلاسمان هەیە و کاممان کردەوەکانمان موافقی سنەتی ڕەسوڵ الله عليه الصلاة والسلام وهو العزيز الغفور سي ختمي أم آية بكن بشي ختم بو مناسبة أم آية ختامي أم آية بوا خواهي پروردگار ختمي بيكرد كدو صفتي باس کرد كهردوك شي دونا ولنا وكان خواهي پروردگار العزيز الغفور واتا خواهي پروردگار خاون عزته ولله العزة جميعا واتا خواهي پروردگار خاون دا صلاة خواهي پروردگار خاون شكومندية عزيزة وغفور شا بلام خواهي پروردگار ليبورده شا گناهي إنسان دا بوشت يعني تصور كان أو رب العالمين لو بري عزته لجناه كمكري عبدكاني دبوريت بلام إيمي إنسان أجر دا صلاتك من هبت برانبرك من هلا من لقلبك لي خوش نابين دائما هولدين انتقام كينو زوجر إنسان وايا كم هي لإنسان كان خاون عزته دا صلاة وقدرة بيت دا صلاة دار بي بلام لي بورده بيت كم هي بلام خواهي پروردگار ببينا وعبدانا جنيوي بيدن غلطي بيكن معصية تاوانكن عرق خونوا زناءكن رشو برتيل خون خرابكاريكن لقل أوش آية غفورة خواهي پروردگار رحيمة رحمانة ودودة لطيفة وهو العزيز الغفور خواهي قولا زور ليبوردية گناهي عبدكان بوشت لقل ويلك مكرر كانت أبوريت بس داوي ليبكي بلي خواهي توبو پشيماني بلايتو أوي من كردم هلبم داني بيدنم أبوء لك بذنبي وأبوء لك بنعمتك علي فاغفر لي فإنه لا يغفر الذنوب إلا أنت أم دعاء بكي كالسيد الاستغفار وإني لغفار لمن تاب وآمن وعمل صالحا ثم اهتدى خواهي قربو شي لي بورديا لكي خوش بي لو عبدانيك وإني لغفار لمن تاب توباك دزلة تاوان هلا قريتو نا قريتو سري بوي ئێستا کە براکەنم لە مانگی ڕەمەزانی پیرۆزین ئەوەی کردومانە ڕابردوو کردمان تەواو واللهی هەتاکو خوای گەورە فرسەتی پێت داوە عمرێکی پێت بەخشیە تەوبە بکە پەشیمان بەرەوە دەسەڵ بگرە لە تاوان بگەڕێرە بۆ لای ئەڵڵاه و ئامەنە ئیمانەکەش تەصحیحی مەسار عەقیدە و بیرباوەڕەکەمان چاکەینەوە و عەمەلی ساڵحش بکەین لەگەڵ ئیمانەکەمان ثم اهتدى بردوام بين لسر أو هدايته أو كسا خواهي پروردگار لي خوش بيت وهو العزيز الغفور كواتا هولدين أمشان آياتيك خين من تطبيقي كين وبيخينينوا وبقرا كروش ما نشاو نصيحة آمشغاري كسكار من دالو خزاني خوما بكين تائر بزبي
خی گەورە دەرفەت بدا سبەینێ تەکمیلەی ئاەتەکانی ترەکەین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.